باشەیە مە لەسەر گرنگی پرۆژەی ڕووناچی لە هەرێمی کوردستان میوانێکیشمان هەیە میوانەکەمان ئەندازیار حسێن حەمەد پسپۆڕی بواری کارەبا هەروەها ئەو پێشتر یەکێک بووە لە بەرپرسان وەزارەتی کارەبا بە تایبەتی لە پارێزگای هەولێر بەڕێوەبەری کارەبای بەڕێوەبەری گشتی کارەبای پارێزگای هەولێر بووە. کاک حسێن بەخێربەی بۆ ستۆدیۆی کوردستان 24 وەکو پسپۆڕێکی بواری کارەبا تێڕوانینتان بۆ پرۆژەی ڕووناچی بە شێوەیەکی گشتی. پرۆژەی ڕووناچی بێگومان مەبەست لێی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری کارەبایەکی بەردەوام و متمانە پێکراوە. ئاواتی لە مێژینەی هەموو هاوڵاتیانی کوردستان بێگومان گەیشتن بوو بەو کارەبایی کە کارەبایەکی بەردەوام و متمانە پێکراو لۆ ئەوەی کە ژیانی سەرجەم هاوڵاتیانی پێبەڕێوە بچێت. بێگومان ئێمە دەزانین هەمومان یەکێک لە هۆکارە هەرە سەرچیترینی پێشکەوتنی هەر وڵاتێک و هەر جێگایەک هەر کۆمەلگایەک بێگومان کارەبایە. لەبەرەوەی کارەبا لەگەڵ هەموو بوارەکانی ژیاندا پێویستە، لە هەموو بوارەکاندا پێویستی بە کارەبا هەیە، لە بواری ناوماڵدا، لە بواری بازرگانی کشتتوکاڵی، لە هەموو بوارەکاندا پێویستی بە کارەبا هەیە و لە هەر یەکێک لەوانەدا ئەگەر کارەبا نەبێت بێگومان کەم و کوڕیەکە و وا دەکات کە ئەو پێشکەوتنە زۆر سست بێ یاخود ڕابوەستێت. باش من نامەوێت وەسفی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بکەم کە پێشتر ئەم پرۆژەیە وەکو خەونێک تەماشاکرا بەڵام بە پێداگری ئەوان کرا بە حقیقت کرا بە ڕاستی، بەڵام بینیمان هەر لە سەرەتای ڕاگەیاندنی پرۆژەکەەوە ئاستەنگ لە بەردەم پرۆژەکە دروستەکرا، چ بە وتی چ قسە لە سەرکردنی، چ ئەوەی کە پرۆژەکە ناگاتە بواری جێبەجێکردن و ئێستاش ناوە بینین ئاستەنگ بۆ پرۆژەکە جێبەجێکرێەوەکە و بردومانانەی بینیمان لە کرایە سەر کۆرمۆر کە سەرچاوی دابینکردنی غازە بۆ پرۆژەکە. تا چەند ئەم ئاستەنگانە توانیویانە ڕێگری لەم پرۆژەیە بکەن و ئەتوانن ڕێگریشی لێ بێگومان ئاستەنگەکان کاریگەریان بووە، بەڵام ئەو بڕیاری کەدرا لەلایەن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بە سەرپەرشتی ڕاستەوە خۆی خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە حقیقەت بڕیارێکی زۆر بوێرانە بوو. لە کاتێکدا بوو کە ڕەنگە ئەو بڕیارە زۆر زەحمەت و قرس بوو، لەبەرەوەی جگە لەو ئاستەنگانی کە جەناب باست کرد ئەگەر بین لە بواری داراییدا ئێمە لە قەیرانێکی دارایی قورسدا دەژین ماوەی چەندین ساڵە و ئەو قەیرانش هەر بەردەوام بووە پاشەوەی کە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بودجێ هەرێمی کوردستان بڕا و تاوەکو ئێستاش سات لە دوای سات قەیرانی دارایی هەر بەردەوام بووە لەگەڵماندا و زیاتریش بووە. بەڵام بەو بڕیارە بویێرانەیە توانرا ئەو پرۆژەیە دەست پێ بکرێت و سوپاس لۆ خۆی گەورە، سوپاس لۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕاستەوە خۆ سەرپەرشتی ئەو پرۆژەیە کرد. ئەگەنا من دڵنیام لەو کات و ساتەدا جێبەجێکردنی پرۆژەیەکی وا قورس زۆر زەحمەت بوو، جگە لەوەی کە قەیرانی داراییەکە و گوتم بەشە پشکی شێری بەردەکەوی، بەڵام دوایتر ئەگەر بین لە ئاستەنگەکان تەمەشای ئاستەنگەکان بکەین کۆمەڵێک ئاستەنگی دیکە هاتە ڕێگای ئەو پرۆژەیە یەکێک لەوانەیە جەناب ئاماژەت پێدا بابەتی دابینکردنی سوتەمەنی ئێمە لە کوردستاندا وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا لە مێژە وێزگەکان وەکو ژێرخان بوونیان هەبووە، بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی سوتەمەنی و لەبەر قەیرانی دارایی نەتوانرا سوتەمەنیان لۆ دابین بکرێت. باشترین سەرچاوە بێگومان ئەو سەرچاوی کە جەناب لە کۆرمۆرەوەکە ئەو غازەی کە دابین دەکرێت لەوەی کە کارەبای پێدابین بکرێت چەندین جار تووشی لێدان بۆەوە ئەوە وای کرد کە ئاستەنگی زۆر دروست ببێت لە بەردەم پرۆژەکە، بەڵام لەگەر ئەوەشدا لەبرم و کوڕی و پێداگری حکوومەتی هەرێمی کوردستان خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد پرۆژەکە هەر بەردەوام بێت. جگە لەوەش بابەتی لێدانەکان ئەگەر بێت تەماشا بکەیت لە ڕاگەیاندنەکانەوە چەندین ئاستەنگ دروست کرا لەوەی کە ڕوونکردنەوەی جۆرا و جۆر دەدرا لەسەر پرۆژەکە لەسەرەوەی کە
کە کرێیەکەی زۆر زۆر گران دەوەستێ زۆر قرس دەوەستێ وای لێ هاتبوو پرسیار لە هاوڵاتیان دەکرا ئایا پێت باشە کارەبای 24 ساعتی هەبێ یان نەبێت کە ئەوە پرسیارێکە هی پرسیارکردن نییە لە ڕاستیدا چونکە هیچ هاوڵاتیەک نییە بڵێ من کارەبای 24 کاتژمێریم ناوێ بەڵام ئەوەندە ناشرین کرابوو ئەوەندە ناڕێک کرابوو ئەوەندە قرس کرابوو لەسەر هاوڵاتی بە ڕوونکردنەوە نادروستەکانی کە ڕوونکردنەوەی ناهونەری بوون ڕوونکردنەوەی نادروست بوون بەڵام دوای ئەوەی کە هاوڵاتی گەیشتەوەی کە بەکردنی بابەتەکەی لە پێشچاوی خۆی دیت و کرێکانیش کری کارەبایەکە و نرخەکەی بەخۆی دیت ئێستا هەروەکو جەنابتان دەبین کە لە زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان ئەگەر سەتی هاوڵاتیان نەبی زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان بێگومان لە نرخەکەش رازیە و جگەلەوەی کە کارەبا بەردەوامەکە ئەوە هەروەکو ئاماژەم پێدا ئەوە هی ئەوە نیە کە پرسیاری لێ بکرێ ئایا کارەبای 24 کاتژمێریت باشەیان خراپە کە پرسیارێک بوو وەکو گوتم زۆر ناڕێک بوو دەکرا بەڵام بەداخەوە لە ڕوونکردنەوەکان وایان کردبوو کە پرسیاری وا لە هاوڵاتی دەکرا جگە لەوە ئاستەنگانە بێگومان ئاسەنجی دیکەش لە ڕووی هوەریەوە بێگومان هاتنە پێشەوە و بەردەوامیشن تاوەکو ئێستاش لەگەڵ پرۆژەکاندا بەڵام توانرا زاڵ بەسەر زۆربەی هەرە زۆری بابەتەکاندا و ئەوانەی دیکەشکە ئاستەنگەکانی کە هەیە بە بەردەوامی لە هەوڵی چارەسەرکردنیدانا ئەوەی کە کاری لەسەر دەکرێتن لۆ نمونە بابرین تۆڕەکانی کارەبا ڕێخستنەوەی تۆڕەکانی کارەبا لەوەی بگونجێت لەوەی کارەبای بەردەوام بدەی بە هاوڵاتیان ئەوە کارێکی وە ئاسان نییە ڕێخستنەوە ئەوە بودجەی تایبەت بەخۆی دەوێت کار لەسەرکردنی دەوێت ئەوە هەمان بە هاوتەریب لەگەڵ پرۆژەکەدا کاریان لەسەر کرا ئەوانە هەمووی ئاستەنگ بوونە لە ڕێی پرۆژەکەدا و هەروەها ئەو پرۆژەیە بێگومان لە ڕێگای با بڵین پرۆژەی پێوەری زیرەک لە کاتی خۆیەوە دانرا و بەڵام کۆمەرێک گرفت لە پێش ئەو پێوەرانەشدا هەبوو کە توانای گەیاندون و ئەو کێشە و گرفتانی کە هەبوو توانرا بەسەریاندا زاڵ بین ئەوانە هەمووی وای کرد کە بەڵام وەکو گوتم مکوڕیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد کە پاشگەزبوونەوە بیری لە ناسێتەوە و دەبێت هەر سەر بگرێت ئەوە بوو وای کرد کە توانرا بگەینە ئەو قۆناغی کە ئیستا هەیە و مێدەوارین کە نەگاتە کۆتایی 2026 پرۆژەکە بە تەواوی جێبەجێ ئێمە زۆر قسەمان لەسەر پرۆژێ ڕووناچی کردووە لێرە بەڵام ئەو میکانیزمانەی هەنگاوە گیرێتە بەر بۆ پێشخستنی پرۆژەکە بە تایبەتی ئەمەی لەم ئەخیرانەوە بینیمان کە هاوبەشی پێکردنی هاوڵاتیانە لە زانینی بڕی سەرفکردنی کارەبا بە شێوازی دیجیتاڵی کە لە بەردەمیایەتی هەروەها خەرجیەکانی ئەمە تا چەند هەماهەنگی و هاوکاری دروست کردووە لە نێوان خەڵک و حکوومەت بۆ دەستگرتن بە کارەباوە هەروەها بۆ ئەوەی بزانێت چەندی سەرف کردووە و چۆن سەرفیەکات خۆی هەر پێدانی ڕوونکردنەوەکان بە هاوڵاتی لە ڕێگای ئەو ئەپلیکیشنانی کە هەیە لە ڕێگای ئەوەی کە جەناب ئاماژە پێدا لەوەی کە تو ماوە ناماوە کاتێک کە پێت دەگوتێت ئەوەندە کارەبا خەرج کردیە و پارەکەشی ئەوەندە دەکات هاوڵاتی بەردەوام ئاگای لە خەرجی کارەبایەکی خۆی هەیە کە دەکات خەرجی پارە لە لای ئەو لەبەرەوە بێگومان هەوڵی ئەوە دەداتن کە زێدەڕۆیی لە بەکارهێنانی دانەکات چونکە ئەو گرفتێک کە ئێمە گەورەترین گرفت کە ئێمە لە بواری کارەبادا هەمان بۆ لە ڕابردوودا زێدەڕۆیی لە بەکارهێنانی کارەبادا ئەو کارەبا زۆرە بەهادەر دەڕوا ئەو پارە زۆرە لە خەرجکردنی بەرهێنانی ئەو کارەبایە و گەیاندنی ئەو کارەبایە بە هاوڵاتی بەهادەر دەڕۆی بەڵام ئێستا هاوڵاتی دەزانێت زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان شارەزایەکی باشیان پەیدا کردێ لەوەی دەزانن کە چۆن کارەبا بەکاربێنن کارەبا بەهادەر نەدەن بە فیڕۆی نەدەن ئەو کارەبایە بەکاربین کە بەکردنی پێویستیانە نەوەکو زێدەڕۆیی تێدا بکرێت ئەندازیار حوسێن حەمەد پسپۆڕی واری کارەبا زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ڕوونکردنەوە.